بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناوڕۆکی ئەو سکاڵایە دەکەین کە لە دادگای فیدراڵی تۆمار کردووە تۆمار کراوە بۆ پرسی موچە سکاڵاکە چی لە خۆی دەگرێت کێی لە پشتەوەی ئایا بەپێی چی کراوە ئایا کێشەی موچەش چارەسەر دەکات و قسە لەسەر وەژەکەین کەی موچەی مانگی 5 دەنێردرێت و پەیوەندیەکانی هەرێم و بەغداش چیان لێ بەسەردێ و پرسی موچە تا چەندێک پەیوەندی بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و نەخشەی ئەو پەیمانەتەیان بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووەیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەی دامەزیرانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەری کاکتۆر بەخێر بێن سوپاسیامە دەبۆن سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە ئاڵۆزبوونی بەرلەوەی بچینە سەر ئەو سکاڵای کە تۆمار کراوە لە دادگای فیدراڵی بۆچی موچە ینی کێشەی تێکەوت و ئەو نووسراوی وەزارەتی دارایی دەرکرا وەزارەتی دارایی عێراق کەوتی پشکی هەرێم تاو بووە هەرێم 19 تریلۆنی داهاتە بووە نەوتی و نانەوتی لەمە دووە بڵین 590 میلیاری تەسلیم کردووە بۆچی پرسی موچە ئاڵۆز بوو ینی لە مانگی 5 هۆکارەکەی چی بوو؟ بەناخۆی بەخشەندە میهرەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لەڕاستیدا پەیوەندی هەرێم و بەغدا بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هەر بەم بابەتە هێناویانە کە هەر هەمووشی لە پێناومانەوەی حیزبەکانی دەسەڵاتە لێرە و لە بەغدا مزایدەکردنە بەسەر هاوڵاتیان و خەڵقی فەقیر و ڕەشۆڕوود پەیوەندیەکانی بەرپرسانی هەرێم لەگەڵ بەغدا زۆر پتەوە بەردەوام هەموو حکومەتانەی کە لە بەغا دروست بوون هەموو سەرۆکوەزیرەکانی لە دوای ڕوخانی ڕژێمەوە یەکێتی پارتی دەنجیان پێداون هاوپەیمانیان بوون لەگەڵیان ڕێککەوتون لە حکوومەتەکە بەشدار بوون یا جێگری سەرۆکوەزیرانیان هەبووە بەردەوام جێگری سەرۆکوەزیرانیان هەبووە بەردەوام وەزارەتی سیادی وەکو دارایی خارجیە ئەمانیان بووە لە پەیوەندەکانی بەڵێ سەرۆک کۆمار بووە لە پەیوەندەکانی خۆیان هیچ کێشەیەکیان نییە بەڵام زۆر جار بۆ مزایدەکردن بەسەر خەڵکو و بە تایبەتی پێشەڵبژاردنەکان ئەزمەیەک دەخڵقێنن بۆی کە بڵێن ئێمە هەین و ئێمە خەمخۆرین و ئێمە نوێنەری خەڵقی کوردستانین و ئێمە پێمان تێگەدرێ و ئێمە پێمان چاگەکرێ و لەو بابەتانە باش تۆ کە حاکمی کوردستانی دەنگت هێناوە بە تەزویر یا بەڕاست حکوومەتە ڕۆگرتۆ بەرپرسی لە ژیانی خەڵک کە بەرپرسیە بێ وچەی وەدابینکەی تۆ لە جاتی موچەکەی وەدابینکەی پارەکە شێت زیین ئەوتەکەی شێت زی داهاتەکە شەبەی دوایش کە تەلەفۆنێکی کرد ئەوە من تەلەفۆنم کردێت تۆ واجب دەبیکەی تۆ حکوومەتی تۆ دەسەڵاتی تۆ بەرپرسیاری لە ژیانی خەڵک تۆ قوتی خەڵکت دزیوە کابراوە پۆسوێنە نە دەسەڵاتی هەیە نە وەزیری هەیە نە حکوومەتی هەیە نە پارەی بەدەستە نەبیری نەوتی هەیە نەیشتێکی بەدەستە ئەرکی ئەو نییە واجبی ئەو نییە پەیوەندی بکا بەچیەوە تۆ بۆ پۆسوێنێک کە دەنگی نەداوە بە سوودانی پەیوەندی بەچێ بکە تۆی هاوپەیمانتەوە دەنگی پێداوە و بەرپرسیاری لە ژیانی خەواجبتە پەیوەندی بکەی چی دەستی ماچکەی یا بچی شەڕی لەگەڵا بکەی یا نۆزیرەکانە بکشێنیەوە یا کۆبوونەوەی لەگەڵا بکەی کام ڕێگای ئەگریە بەر و ئەرکی سەرشانی تۆیە قوتی ئەم خەڵکە دابینکەی لەبەرەوەی تۆ خۆت ناوناوە حکوومەت بەڵام ئەمانە بۆ بەرژەوەندەکانی خۆیان کێشەیەکیان نییە کە دێتە سەر بابەتی قوتی میلەت و تایبەتی پێشەڵبژاردنەکان ئەم بابەتانە خۆڵقێن و کێشەیەک دروستەکەن ئەگەر هەرێمی کوردستان تەیب سامی ئەمەی نووسیوێتی کەوایە ڕاستە دەڵێ پشکێرێم تاو بووە بەڵێ بەڵێ بۆ 4 مانگ پێشتر ئەم بابەتەی نەوروژاند بۆ ئەو کەی وروژاندی تەواو بەڕێ اتفاقی سیاسیە بۆ کە باسی نەکردووە کاتێکە بینێ سەرۆکی هەرێم لە خۆی هەڕەشاکە هەڕەشەیەکی پارتی بوورە سەرۆکی پارتی ئەبینێ کە هەڕەشاکە هەڕەشەکەی لە جێی خۆیان نیە کاتی نییە ئەویش لە ڕەتفی علاوە کاردانەواڵێ ئەمەشکاکە مادام وایە ئێمەش ناینێرین تۆ قەرزاری هەمووی ئەم بابە هەمووی کار و کاردانەوەیە بەڕاستی هیچی استراتیژ نییە پلان نییە باشکاتۆر بەس تەنە هەڕەشەکی سەرۆکی پارتی یاخود دەوگرێ بەستەنەوتیانش کەیشێتی شتێدا بەشدار بۆ ئەویش پەیوەندەکانی ئاڵۆز نەکرد نازان چۆنە ینی کێشەی بۆ موچە دروست نەکرد هۆکاری گەرما و گەرمی ئیشەکە هەڕەشەکان بوو ئەو گرێ بەستەش تاوان خۆی کێشەیە گرێ بەستەکە یەکەم لە ڕووی دەستوریەوە دەستوری نییە بە پێی یاساش حکوومەتی عێراقی توانێ هەڵیوەشێنێتەوە داهاتووشەی بینی هەرێم کردوویەتی ئەمە لە ڕاستیە لە ڕووی سیاسیەوە دەتوانانی بڵێ گۆڵێکی لە بەغا کردووە بەڵام ئەم گۆڵەشتی تری بەدوایە دێ چونکە ئەمریکا دەیەوێت لە ڕێی هەرێمەوە فشارێک لەسەر بەغا بکە
بۆی بەغا تەواو لە ئێران دوورکەوێتەوە هەندێک مەرجەکانی ئەمریکای قبولیکە عراقیەکانیش باش دەزانن کە ئەمە فشاری ئەمریکایە لەسەریان لەبەرەوە زۆر گەورەی ناکەن زۆر بەلایەنەوە گرنگ نییە چونکە ئازانن دوجار پارەی هەموو ئەو گرێ بەستە دەچێتەوە گیرفانی حکوومەتی عراقی هەر بە پێی دەستوری یاسا خۆشیان وردەوەردە مرونەتیان بۆیە ئەمریکەکان نیشانداوە پەیوەندیان لەگەڵ ئەمریکەکانە ڕۆژ بە ڕۆژ دە باشترایە و خەریکەوە حەشتی شعبی حەڵەکەن و یاساکان ڕاگرنیان نێشتێتە پەرلەمان و ئەو تا دیناری عراقی ڕۆژ بە ڕۆژ سیاری بەرزترە بێتەوە بەرامبەر بە دۆلار و مانای وایە کێشەنی ئەگەر وەزە باش نەبووە ئەوانە ئابوو تەنانەت ئەمریکاوە لەگەڵ بەس زۆر گەورە نەکرات چکە و دوو کۆمپانیە بەس بۆنەوە تێرێم دروست کرد ئەوەن ینی هەر کۆمپانیا کورد دروستی کردوون کوردی دروستی کرد ینی وا لێک درایەوە کە لەگەڵ حکوومەتی ئەمریکایە ئەگەر بەیانی موچەنی ئەمریکا تەداخول دەکا و فشار لە عێراق دەکای کووە یەک ڕاستی هەیە لە میدیەکانی پارتیەوە زۆر گەورەکرا زانین سیاست گرنگترین شت لە سیاست تاویزانین سیاست بریتە لە ممارەسەی ئەمری واقع کاڵێ ممارەسەی ئەمری واقع یاسا پێشێلە کرێ ئاعرافی دەولی پێشێرە کرێ یاسای نێودەوڵەتی پێشێلە کرێ بەرژەوەندیەکان هەموو یەخرێتە لاوە ئەمڕۆ بۆ نمونە ئەمریکا پێویستی بە ئەحمەد شەرع ئیتر ناڵێ دوێنە تیرۆریزم بۆ 10 ملیۆنمانداوە دۆلار بەسەوەی چۆنەکەمان پێ بڵێ پیاوێکی باشە و کوڕێکی گەنجە و بەتوانایەوە ئەتوانێت گۆڕانکاری بکە و دۆستی ئەمەیە و بڕایەوە ئەمریکایە لەگەڵ ئێرانە ڕێکەوەی تر ناڵێ ئێران تیرۆریستە و ئێران گەلانی ئێران ئازادیان نییە و مافی مرۆڤ شتانە باس ناکە وەڵای ئەمە دووسێ داوامان هەیە نەوەیەکە با بڵێن ببوورە بۆمبی ئەتۆمی دروست مەکەن دەستێوەردان لە وڵاتانی تر مەکەن کۆمپانیا ئەمریکەکانیش بێنەوە ناو ئێرانیشی خۆیان بکەن و ئەو بێنە دەست پێوتاو شتێککە نییە بڵێ ئەی مافی مرۆڤ و ئەی میلەتان وشت ئەمە بۆ عێراق و بۆ کوردستانی کاکەزار جار ئەگە تابیرەکە دروست بێ ئەمانە شۆڕشی کوردیان دواخست و فەوتاندیان و ئاشبەتاڵیان پێ کرد و ڕیفراندەمیان لێ تێکداین و لەبەرەوەی بەرژەوەندیان لە خەتەرا بوو بەرژەوەندی خۆیان وای دەخواست ئەمریکا ئەمڕۆ بە کوردە و گرێ بەسێک کردو بەیانیاڵە کاکەەوە بە پێی یاساڵەوە شاوێمە بڵێن چی باشکرا مامەڵاکانی تیجارەت و بزنسەکەن بەسەر گەلانەوە بەس کورد تاکەی لەوە تێناگا کە خەڵک بەکاری هێنێ بۆ بەرژەوەندی خۆی کورد تاکەی لەوە تێناگە هەڕەشەیەکە کاکە پێ جێبەجێ ناکرێت کورد تاکەی لەوە تێناگە هەر بە قیڕەقی ڕوو بەکردەوەشی چی نییە باش بەس لە ئاڵۆزوونی پەیوەندەکان لەگەڵ بەغە تەنها پارتی بەرپرسەرای خودیەکێتیش چکام ڕۆ سەرۆی کێکێتی قسەی کرد وای خۆ پیشان دەدا کە و لە خەمی جێبەجێ چارەسەر کێشەی موچەدا بێ پێیان بە سوودانی کردووە بەس لە پرسی نەوت کە پەیوەندەکانی لەگەڵ بەغدا ئاڵۆز کرد ئەوان لەگەڵ نەبوون لە ڕیفراندۆم لەگەڵ نەبوون ینی لەو قۆناغا لە تەسلیم نەکردنی داهات ئێمە کاڵێن دەسەڵاتی کوردی بەرپرسیارە دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتیە پارتی نییە بەتەنیا هەریەکان دەکرێت پشکەکە جیاواز بێ بەس یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی شەریکن پێکەوە حکوومەتیان دروست کردووە پێکەوە لە بەغات دەنجیان داوە بە سەرۆکوەزیران پێکەوە هاوپەیمانەتیان لەگەڵ دروست کردووە سەرۆکی یەکێتیەڵێ ئێمە لەگەڵ بەغاشتمان پێکرێ یەکە تۆ مادام لەگەڵ بەغاشت پێکرێ فەرموکابێتەوە بەرپرسیاری بڕۆ موچەی خەڵک بێنە بڕۆ کێشەکانی خەڵک هەڵکە ئەگەر ڕاستەکەی وایە یەکێتی بەرپرسیارە لەبەرەوە یەکێتی تا دوێنە قیڕەقیڕی بۆی و دێمە تەڵتین نەبێ قبولی ناکەن ئەی بۆ هەژماری منیان قبول کرد ئەم قیڕەقیڕە ئێستاشم هەروە دێتە بەرچاولەوە زیاتر یەکشی تر نییە بەڕاستی چونکە تۆ ناکرێ بەکردەوە هیچت پێ نەکرێ یا هەڕەشە بکەی یا بنەڕێنی و شیڕەشی ڕێ بکەی و نەتیجەشی نەبێ بەکردەوە بۆ ناشنت مەدان و ئەمڕۆ سەرۆکیەکە تێریش کرە سەر هەم سەرۆکی پارتی کەوتی ئەگەر ئەو ناسی قسەکەی بوو دەڵێ قەت حەقنی هەڕەشە بکەیت ئەگەر ناتوانین جێبەجێ بکەین جەوتی ئۆپۆزیسیۆن هیچیان پێ ناکرێت و وەکو مشک تەنها سەیری تەلەڤیزیۆن دەکەن و لە ماڵەوە دانیشتن چۆنە باێکشتە پێ بڵم یەکێتی و پارتی ئەگەر بەرژەوەندی میلەتیان بویستایە سەرەت و سامانی ئەم وڵاتیان ناجی یەکێتی و پارتی ئەگەر بەرژەوەندی میلەتیان بویستایە هەش مانگە هەڵبژاردن کراوە پەرلەمانیان کاراکرد حکوومەتیان دروستە کرد شەڕی پۆستیان ناکرد یەکێتی و پارتی ئەگەر بەرژەوەندی میلەتیان بویستایە موچەی ئەو هەموو مانگەی موچە خۆران و فەرمانبەران نەئەفەوتە ئەگە بەرژەوەندی میلەتیان بیستایە خۆیان تێرن خەڵک برسیە خۆیان لەبەرەوەی پارانەیە بە کەرامەتن بەس خەڵکی برسی داوای موچە بکە بێکەرامەتیە بێکەرامەتی کەرامەتیان بۆ خەڵک نێشتۆ کاکە کابرا کرێت چیە لە فەقیریە خاوەن خانۆکاڵێ بۆم چۆڵکەکە کرێ و پێ نادرێت ئیترم کەرامەتە فەقیر لەکوێ ئەمێنێ یانی سوگایەتی پێکرێت منەمانە کەرامەت بەچی تێگەیشتون یەکێتی پارتی بۆ پەرلەمانکاران ناکەن بۆ حکوومەت دروست ناکەن تاکەی میلە دەخەڵەتێنە 30 ساڵە نانتوانی حکوومەتێکی گرتو دروستکەن هێزی پێشمەرگە بکەن بەیەک داواکاریەکانی خەڵک جێبەجێکەن دادگایەکی گرتووە بێ ئێستاش تاوانبار لێرە ڕاکە بۆ لێر و لەولێر ڕاکە بۆ ئێرە تاکەی ینی
لە پارە بەشکردنە عیبیان نییە بەڵام بۆ خەڵەتاندنی خەڵک هەر پێم وایە پێشتر ڕێککەوتون دێنە سەر شاشە و لە مەحفەلە گشتەکانە یەکێتی قسە بە پارتیەڵە و پارتی بە یەکێتیەڵە بۆی جەماوە ڕاکێشن ئەوی سەرۆکی یەکێتی وەکو تای هەڵبژاردن دەیبینی بەڵام پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەر گومانی تیانیەوەی بۆچی پێش هەڵبژاردن بێدەنگ بوون هەڕەشەکانی پارتیش و ئەمە یەکێتیش هەمووی تای هەڵبژاردنە و شتێکی لەو بابەتە نییە و نەتیجەشی نییە ئەمانە گەر دەسۆزی ملت بنوا ناکەن کاکە من یەکشتە پێ بڵێ ملت زۆر لەوە گەورەترە کورد بە مێژوو سلمانبیەتی پارەی ناوێ کورد ژیانیەوێ سەربەرزیەوێ ئازادیەوێ لەو پێناوای خوێنی داوە ئەنفال کراوە کیمیاباران کراوە کام نەتەوەی دنیا ئەوەندەی بەسەر هاتووە مەگەرم فەڵەستینە داماوانە کە لە پێناوی قەزیەکانە گیانی خۆیان بەخت کردووە کورد بۆ ئێستا باوەڕی بە کوردایەتی نەماوە بۆ باوەڕی بە قەزیەکە نەماوە بۆ خوێر ناڕێژێ بۆ گاڵتەی بە قسەی سەرکردەکانی دێ لەبەرەوەی ئەو سەرکردانی کە پێشتر ڕابەراتی شۆڕشی کوردیان دەکرد نەخانوێکی داراژیان خانوەکە گڵ بوو سەقفەکەی دار بوو پێڵاوەکانیان لاسیک بوو هۆکاری گواستنەوەیان گوێ درێژ بوو سواریە بوون لە ملا بۆلا ئەوانان کە وەزئی باش وایە ئەگەر ئەسترێ ئەس پێماینێکی دەستکەوتا سواریە بوو زیاتر نەبوو تۆپ و تارەش لێدان وەکو پێشمەرگە و خەڵک باوەڕی پێی هەبوو خۆی بەکوشتەکە بەزستا خەڵک گەمژە نییە خەڵک زۆر وریایە بەرپرس و کوڕ و برا و برازا و خزم و ئەقریبا و دۆست و ئەحباب هەمووی خاوەنی مەلاین و ملیارات دۆلارە و هەر هەمووی بزنسی گەورە گەورەی هەیە و هەر هەمووی ڤێلەی هەیە لە هەموو شارێکی کوردستان و عێراق و لە هەموو وڵاتەکانی ئەوروپا و هەرێکەی لە جزیرەیە کاڤێلایەکی کردووە و هاتۆ بە خەڵقی ژەڵەکە کە خەڵک تەحمل بکەن ئێوە کەرامەتتان هەبێ و پارەتان بۆ چییە و موچەتان بۆ چییە و با بە خەڵک لە وشارترە وەختێکە بێ ئەوە بڵێ کە تۆ خۆنا نەبێ بیخۆی بڵێ منیش وەک تۆم بزانە میلەت دوا دەکەوێیان نا میلەت خەڵک ئەوە خەڵک دوای خەڵگەکەوێ کە زیاتری نەبێ خەڵک قبولی نەبووە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لەبێ باڵای بەرزتر بووە هەیکەلی گەورەتر بووە لە خەڵک وتیانە قوماشەی دابەشت کرد بە سەرێمایە خۆ چۆن ئاوایانی ئەم جلە پۆشتەی توێتیا بوو خۆ وار بۆ یەک نەفەر بۆ تۆوە بوو بێتە سەر وەژنۆشت خەڵک ئەوەی قبول نەکردو جلێک زیاتر فەرمووی عەبدوڵای کوڕم لەکوێ لە ناو مزگەوتا هەستا وتی عەبدوڵا ئەمەی من بۆ بەشی کردم ئەم کراسانی ئەم زاشێ بۆ بەشی کردم فەرمووی من ئەوەی خۆمە بەشەکەی خۆم ئەوە بە باوکم میلەت ئاوا لەگەڵ قیادا بێ بەستۆ قیادەیەک بێکێ ئەو لە ئاسمانە و خەڵک لە عەدا لە قوڕاچەقیوە داوای شۆڕش و خەباتی لێکێ و خەڵەتاندنە چیت پێکرێ لەگەڵ بەغات چی کارتێکت هەیە تۆ میلەت لەگەڵ نیە کورد هیچ کارتێکی نیە حەزەکەم بزانانی کورد وەکو میلەت هەیەی وەک نەتەوە هەیەی وەکو سەرکردەکان وەکو ئەم دوو حیزبە هیچیان نییە چونکە میلەتیان لەگەڵ نییە بە متمانەی خەڵقیان نەماوە سیقایان نەماوە جگەلەوەی پارە و دەسەڵاتیان هەیە و بەرژەوەندیان هەیە ئەمانەش خەڵک ناپەڕێنێتەوە حەزەکەم بزانی کەوتێ ناو ئاوە مەلا ئەتپەڕێنێتەوە غێری ئەوە شتێکی تر فریاد ناکرێت ئەم پارە و سەرەت و سامانە هەمووی لە دوورەوە بێ هاوارکەن بەڕاستی میلەتیان لەگەڵ نەماوە میلەتی زۆر و شیارە سیقایان پێ ناکە ئەزانێ ئەوان چۆنە ژین و خەڵقی چۆنە گەورەترین کێشەی ئێمەش بەشێکی خەڵقی ناوشیارە کە هەموو جارە تەیەکەوێ بۆ ئێماڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين مسلمان لە چاڵێکەوە دوو جار ناگەزرێ ئەگەر دوو جار و سێ جار گەزرا یعنی مسلمانێکی گێلە یعنی مسلمانێکی ناتەواوە یعنی مسلمانێکی ناکامڵە بۆ لەبەرەوەی دو سێ جار گەزرا ئێمە خەریکە دە جارە گەزرین کاکە هەزار جار لە هەڵبژاردنا قیڕەقیر و هیچیان دوای نەتیجەی نەبوو کارەبا لە بەغا بە 100 دینارەوە وەحدەکەی بە 10 دینارە و لێرە لە 72 کوڕ لێرە چێتە 150 چێتە 200 ئێبا بەخر خۆمە خەڵ هەر پارەی ئەو کارەبا نادالێ لەوێ زەریباری هیچ نییە لێرە بزانە چۆنە لەوێ خەڵک سلفەی هەموو شتێک وەرەگرێ لێرە نییە لەوێ خەڵک بانگانە موچەکەی وەرەگرێ لێرە هەر نییە ئەو موچەی ئەشیدەن وەکو خەڵکیان وەکو جیسکەکەی هەیەس لێ کردووە یعنی ڕاستە ئێستا بۆ نمونە موچەی مانگی 5 هات بەستا هات خەڵک ڕۆحی دەرچوو مانگی 4 هەتا هات و درا خەڵک دوومان چاوەڕێ کرد هزار ئاژاوە لێ دروست بوو مانگی 5ەکەش کە دێ خۆم نەزانم بە بۆچوونی من لەم هەفتەیە مانگی 5 دێ بۆ لەبەرەوەی ئەم مناوەڕەی هەمووی سیاسی بوو سوودانی و شیعە و بەغدا پێویستی بە کوردە نایەوە شەڕی میلەت بکە کاتی هەڵبژاردنە بە پێی دەستور بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئەبێ موچەکار بنێرن هەرێم کەم تەرخەمە جۆرێکی تر سزادانی هەرێم هەیە هەرێم ڕاستە داهات تەسلیم ناکە لەم هەموو بە بەغان و تۆ مانگی 400 ملیاردات و ناخۆمان هەیە 50 ملیاریە نێرن ئێوە تۆ خۆت و توتە 400 کاک تۆ خۆت توش کردووە
ئێستا بۆچی یعنی ئاواکەی لەبەرەوە من مەبەستم ئەمەیە کە یعنی پێ دوایە تا پێش جەژن من مانگی پێنج دێت بەڵێ پێش جەژن دێ پێش جێژن دێ و دوور نییە لە ڕۆژانی سێشەمە و چوارشەمەیە بێ وەک پێم وتی ناردنی موچە دەستوریە و دادگای فیدراڵیش اتحادی داوایەوەی کردووەکە بێ موچە بدرێ و سوودانیش نایە میلەت لە خۆی عاجزکە بە بۆ چوونی من بەڵێ ئەم موچەیەش بێ دوو مەرجی داناوە دوو مەرجەکەی چیان مەرج نین یانی شتی بەتاڵن قسەن ینی کابرااو تێر هیچ نییە قسەن بۆ مەرجی یەکەمیان ئەڵێ ئێمە بۆ نمونە بە قەرزەتان دێمێ قەرز چییە؟ هەزار جاریکە نادیانتیان قەرزە قەرز هەمووی ماڵی میلەتە ئێوە نیەوانجاڵە 30 میلیارد قەرزارن نازانن هیچ چێیە لەبەرم حکومەتانە حکومەت نین کاکە باش دووشەڵێ وەفتێکتان بێ باسی موچەی حومانگی داات بگەین بەڵێ وەفت دیژەچی و باسی موچەی حومانگی دااتوشەکەن بەڕۆم مانگە دێ مانگەکانی دواتریش هەر دێ بەس چۆن دێ هەموو جارەیە بێ میلەت بە حار ڕوحیتیا بمێنێ وەکو جیسکەکە گورگەکەی پیشانەدەن لە ڕوو لاوازە بێ دوایی بۆی نەمرێشتێ خواردنیە دەنێ ئێمان ئاوا لێ کردو بەڕاستی ئەم میلەتە بە هەموو شێوەیەگە چەوسێنەوە حربی جەسەدی و بەدەنی و ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و هەموو شتێ لەگەڵ ئەم خەڵکایەکەن بەداشە بەس مینیستەر ئەو ڕوونکردنەوەی دادگای فیدراڵیان بۆ دادگای فیدراڵی ڕوونکردنەوەی داوە بە سکاڵایەک تۆمار کراوە لەلایەن ژمارێک فەرمان بەرەوە لە ماوەیەکی کەمدا فەرمانێکی کاتی دەردەکەین بۆی موچە بنێردرێت ئەنی باز دۆ کرد کە سپەی یان دووسپەی فەرمانی کاتی دەربکرێت بۆ نردنی موچە بۆی کە نووسراوی وەزارەتی دارایی ڕابگیرێ چۆن لی دەخوێنیەوە ئەزانی چۆنە ئەوە یەکەم داواکە حکومەتی هەرێم سکاڵای کردووە سکاڵەکەی حکومەتی هەرێم بەڵێ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەموو مۆزەف و کارمەندی ئەوێن و بە ئیمزای ئەوانە سکاڵاکە لەسەر شتێکە پێشتر بڕیاری لەسەر دراوە کاک دادگای فیدراڵی پێشتر بڕیاری داوە موچە نابێت دوا بکەوێت ئەبێ لە کاتی خۆیان بدرێ حەقی هاوڵاتیانە ئێستا توی جارێککە داوای واکەی دادگا خۆ پەشیمان نابێتەوە هەر بێ سێودوو دادگا ئەم ڕۆژەڵێ موچە بێ بدرێ دەڵێ فەرمانێکی کاتی دەردەکەن قوربان فەرمانێک کە موچەکە بنێردرێ بزڵێ ئەو کاتە دەستی سوودانیش کراوەتر دەبێ وایە فەرمانێک دەرەکەن لەسەر بڵەوی بڕیاری پێشووی دادگا کە موچە بێ بدرێ باش لەبەرەوە سوودانی دەستی کراوە بێ و سوودانی بەبێ ئەوە شەڕی نێرێ چکە یاریەکە واخوازێ ئەمە گەمەیە کە گەمەیەکی سیاسیە لە ناوچەکە لە بینی هەرێم و بەغدا دەکرێت ئێمەش وەکو داشی دامەکە ئاگامان لە هیچ نییەمان هێن و ئەمان بن ئێمە وەکو شەترەنجەکە یاریمان پێکەن لەسەرەوە میلەتەکە ئەوای باش بەس کەوتۆ پێ دوای ئەم سکاڵایە کە دەڵێ هی فەرمامی ئەنجومەنی وەزیرانی هەرێمە دادگای فیدراڵی تۆماری کردووە بەڕێکەوتنی سیاسی کراوە ئەوە چۆنێنی چۆن کرایانی پێشترەوان بە بڕیاری دادگا ڕازی نەبوون ئێستا بڕیاری دادگایان جێبەجێ نەکرد لەبارەی ڕاستکردنی نەوت لەبارەی ڕاستکردنی داهاتی ناوخۆ دووبارە پەنایان بردوتۆ بەرەو دادگێ دەنی ئەوە یەکەم جاریان نییە لە ئەمە هەموو گەمەی سیاسیە کاک باش هەرێم دادگای فدراڵی کە بڕیارێکەدا ئەگەر لە قازانجی نەبێ ئەڵێ دادگاکە سیاسیە باش خۆش ێزانێت دادگایەکی سیاسیە و یەکێتی پارتی نوێ نەریان هەیە قسەیتیان نییە بەڵام شتێکی باشە لانیکەم بۆ تحقیقی عەدالەت بوونی زۆر پێویستە بەڵام ئەگە بڕیارەکە لە قازانجی خۆیان بێ عیبی نییە و بڕیاری دادگایە ئەوانە زانن کە سوودانیە موچەیە ئەنێرێ هەڕەشەشیان کردووە لەولاوە نەتیجەی هەڕەشەکە موچەکان دواخست هەندێک سەرەشان بۆ خۆیان دروست کرد ئێستا هاتوونانەیە بڕێن لە ڕێگای دادگاوە ئێمە داوامان کردووە کە نابێ موچەکە ڕاگرن فعلەن دادگا پشتگیری ئەماکە بەڵام دادگا ئەم بڕیارەشی داوە کە ئەم داهاتی حکوومەتی هەرێم نابێ ئاوا بێ بە هیچ شێوەیەک حکوومەتی ئێستاش دەبێ دەنگ بێ دی سوودانی حکوومەتی ساڵی ئایندە بێدەنگ نابێ لەم هەموو داهاتی نەوت و غاز و تەنکەر و ناوخۆیە حکوومەتی هەرێم تەسلیمی نەکاو کەس نازانێ وەکوێڕەوە ئەم تەخشان و پەخشانە نامێنێ حەزەکەم بزانی ئەگەر هەرێم نەمێنێ نایڵم ئەو بمێنێ بەداخەوە لە جیاتیەوەی مان کرد بە دەوڵەت دەسەڵاتدارانی هەرێم ئێمان وردە بردە دواوە نە کۆنفیدراڵی و نە دەوڵەت نە ئابووری سربەخۆ نە پەیوەندە سیاسیەکانی سربەخۆ کە هەمان بوویچیان هێشت وردە هیچیان نەهێشت
کوردستانیشمان نیوەی دانا نیوەکەی تریشیوە خەریکە دەسەڵاتی بەغادێتەوە حدودەکان بە ناوی حرس حدودەوە هەموو کارتەکەمانەوە بۆ ئاویان لێگرینەوە ئاوی شتێکی سیادیە ناگیرێتەوە بە پێی عرافی دەولی بە پێی قانونی دەولی بە پێی دەستوری عراقی بە پێی ئاینی ئیسلامی ئاو لە خەڵک ناگیرێتەوە جگە لەوە هەر ئاویشی تیان نەمەخۆندە باران نەباری تا ئاوی تیاابێت یان مەبەستم شتی خەیاڵی و مناڵانە بیرەکەینەوە لە سیاست تا جێ نابێتەوە پێشبین دەکرێت سپەی یان دووسپەی بڵین دادگا و بڕیارە کاتی دەربکە بۆی کە پارەکە بنێردرێ بەڵێ ئەو کاتە فشارە لەسەر سوودانی نابێ بوون لایەنە شیعەکان بڵێن سوودانی بەبێهۆ پارە بۆ هەرێم دەنێرێت چونکە ئێستا فشاری شەبوو لەسەر سوودانی وایە لە شەقامی عێراقی وتیانە هەڕەشەر لێ دەکرێت سودانیش هەیەوێ گرێ بەس بەبێت تۆ واژۆ دەکرێت سودانی لیستێکی هەیەوێ جارێک ڕێی سەرابێت لەبەرەوە حەقێتی ناکرێ بڵێەوە هەرێم سەرۆکی پارتی هەڕەشەی لێکردووی تۆ لە ترسی هەڕەشەکان پارەت نار ئەبێ ئەویش تۆزێ خۆی قورسکە لەوە زیاتر شتێکی تەنی هەر خۆ قورسکردنە کەنەوە تا منیش ڕامگرت تەخیرم کرد بەڵام ناتوانێت تەخیریکە یەکەم ئەو بڕیارەی دادگای بۆ چیە دووەم هەر لە ژێر فشاری ئەمریکا لە ژێر فشاری خەڵکی کوردستان ناچار حیزب شیعەکانیش بە پێی بڵێن موچەی خەڵک بنێرە دەبا فەرموو یەک لایەنی شیعە بەڕەسمی ئەوانەی کە فشاریان لە سوودانی کردووە بەڕەسمی ئەلانی کەم بڵێ ئێمە لەگەڵەوە نین موچەی موچە خۆرانی هەرێم بنێردرێ نێڵێ هەمویانیشیان بە کوردەی ژیان بەهرێ حیزبوڵای عێراقی و توی دەوێت موچە بنێردرێ شیعە لە عێراق ئەمڕۆ ئیشی بە کوردە شارێکی گەورەی لەسەرە لە سوننا لە تورکیا لە سووریا لە ئەمریکا بۆ ئێران خەریکە لەگەڵ ئەمریکا ڕێکەوە لەبەرەوە شیعە فشاری لەسەرە کوردیش بۆ ئەمڕۆ دۆستی لاوانە باشتری دەست ناکەێت باشە ئەگەر عەرەبێکی شۆڤێنی قەومی بەدەسەڵات پشگیری تورکیا وڵاتانی عەرەبی هەبێ حاکم بێ ئەوە جوابی کورد دەدەنەوە کوردیش هەبێ بزانێ ئەمانە بۆ کورد کە ئاوا لاوازن زۆر زۆر باشترە وەک لەوەی سپێنێ حاکمێکی بە هێزبی حساب بۆ کورد نەکە ئیتر بۆ تۆ لەگەڵ ئەمایە پێک نایە دانیشتوی جارێ هەڕەشاکەی ئەوانیش بارودۆخێکی ناسیان هەیە جنا بۆ معلوماتە دەگەر حاکمێکی بێزدە عێراقا هەبێ ئەم هەڕەشانە نەقبوڵ ناکە کاردانەوەی زۆر خراپیە بێ کەکتور سەبەت بە ناوڕۆکی سکاڵەکەەوە سێ بەرگەی لە خۆ گرتووە دەمەی خوێنەوەی بۆ بکەی بەرگەی یەکەمیان کە داوایان کردووە فەرمانێکی کاتی دەربکرێ بۆی کە بڕیار نووسراوەکەی وەزارەتی دارایی ڕابگیرێ کە موچەی پێڕاگیرا بوو دوو موچە جیا بکرێتەوە لە ناوکۆکی هەرێمی بەغداد لە داهاتی ناوخۆنەوت سێ جیا بکرێتەوە لە خەرجی فعلی لە بودجە پێ دوای ئەمانە جێبەجێ بکەن جێبەجێکردن شتێکی باش ینی بەس جارێ دۆسیەکە لە مانکانی داهاتوو دادگای فیدراڵی ئایا ڕەتی دەکاتەوە یاخود قبوڵی دەکات ئەو کاتە بڕیار لێسەر دەدرێ زانی چۆنە بە نیسبەت ئەم سکاڵایە باش باوەڕکە هیچ دەوری نییە یەکەم خاڵی یەکەمی فەرمانی کاتی دەرکا من نەزانم بەبێ فەرمانی کاتی سوودانی موچە ئەنێرێ ناتوانێ خۆی بخاتە جەر فشاری موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەمریکا و ئەملاولا لەبەرەوە ئەوەش نەبێ هەرێ نێرێ پێشتریش بەڵێنی پێداون کە ئەینێرم بەو کەسانەی کە لی نزیکن پەیوەندیان کردوێتی پێشێژ نهرێ نێرم بەسەر حەزی کرد بە هەرێم بڵێ ئێمە توانین دوایخی بەنیسبەت دوانە دوو بڕیارەکەی ترەوە ئەوە بەڵێ ینی دوو خاڵێکی تر موچەجیا بکرێتەوە لە داهاتی ناوخۆ ئەو دوو خاڵی تر نانەوتی ئەو دوو خاڵی تر دادگا بە هیچ شێوەیەک ئەمڕۆ بڕیارە نادا چکە ئەو بڕیارە نادەستوریە ینی هەرێم دەیەوێ بودجە و داهات تەسلیم نەکا و موچەشی بۆ بێ ناکرێت دادگا بڕیارێکی دادگایە کە هەموو حاکمەکان نێرەکەی سەر بەلایەنێک زۆری نەیشی ئاە چۆن بڕیاری وادە کاکە هەردوایەخە دوو پارتیویکی یەک پارتیوێک یەکێتی هەردوایەخە تا و کاتەی اتفاقی سیاسیەکرێ خۆم دادگایە پێشتریش هەروای کردووە هەتا پرسی بە سیاسەکان نەکردو هیچ بابەتێک یەکلا نەکردێتەوە نەخێر دواکەوێ جوابەکەی نابیستی تا دوای حکوومەتی ئایندە و ناشکرێ هەرێم بڵێ تۆ مانگی تریلیۆنێک بنێرە بەڵام من دەهەچی داهاتی نەوت و نەوتی و نانەوتی من تەنها 50 ملیارە بۆ نێرم بێگومان بەلەوەی کە دادگا و بڕیانە نادا شتیواناک هەر جوابیش ناداتەوە زۆر دوایە خاکەوێتە دوای حکوومەتی ئایندە لەبەرەوە هیچ دەوری نابێ ئەگەر پێشوانەوە بێ بۆ موچەیە مانگەی دەبێت لە قۆناغی داهاتوو داهاتی ناوخۆ و نانەوتی داهاتی ناوخۆ و تەسلیم بکەن بۆ قۆناغەکانی داهاتوو جیلانی کەم ئەبێ نیوەی داهاتی نانەوتی باشە و داهاتە نەوتیەکەش تەسلیم بکەن
و جارێک تریش هێڵێم هەمومان با ئەوەی سیاسەتی کردو لە عێراقا ژیاوە مەسئولیەتێ بۆ باشە زانێ شیعە ئێستا لە عێراقا هەستەکەن لە ژێر فشاران فشاری ئەمریکا فشاری دەوڵەتانی ناوچەکە فشاری ناوخۆی عێراق نایەنەوێت لەگەڵ کورتێکی دەن ئەیانەیە دۆستایەتی کورتکەن لە پێناومانەوەی خۆیانە بۆیە بێدەنگن لە جێبەجێکردنی ئەو بڕیارە هەر کاتێک وەزعی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا باش بووە ئێران و ئەمریکا ڕێک کەوتن یا لانی کەم دۆستایەتیان بۆ دروست بوو یا لانی کەم هەڕەشە و پەلامارەکانیان بۆ سەر یەکتری نەما ئەمان پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا باشتر کرد باوەڕکە ئەو داواکاریانە داواکاری دەستورین داواکاری دادگای فیدراڵیە حکوومەتی هەرێم ناچارەکەن کە جێبەجێیکە بۆ ڕۆژگارێکیش دێ چۆن بۆریەکان داخست ڕێگای تەنکەرەکانیش داخن ئەو ڕۆژگار وەڵا ئەو ڕۆژگارش دێ لەبەرەوە حکوومەتی هەرێم ئێستا بە یاسا مامەڵە بکە کاکە تۆ فیدراڵی لە عێراقا کاتی دەوڵەتت نییە دەوڵەتانی دنیا قبول ناکەن سیستمی نوێ جیهانی قبول ناکەن دەستەکانی تۆ ئەمریکا و کێوچێن قبول ناکەن دراوسەکانە قبول ناکەن دەوڵەت بێ باشە فیدراڵیەکە وەرە لە عێراقا بەپێی دەسوور مامەڵە بکە و وەک هاوڵاتی بژی بۆی عێراقیش لە دەست دەرنەچێ خەڵقی عێراق بۆ لە خۆرەکەی بە دوژمن ئەم داهاتە کە نایدەی بە میلەتی خۆت بۆ نایدەی بە حکوومەتی فیدراڵی ئەوش بودجە بۆ هەرێم سەرفکە کاکە گەرم داهاتەکە داهات با بە بەغا بەشە بودجەی هەرێم زۆرە پرۆژەی پێکرێ دوایی بەغاڵێ حساباتی خیتامین بەرێ پارەکەیش چ لێ کرد بەزستا داهاتەکەی کە نایدەن بە ئێمە ناشیکەن بە پرۆژە پێمان ناڵێن ئەمە پرۆژەکانە یانی جاری وایە نەسرەی دایرەیەکی گەورە 2 ملیۆن دینارە 3 ملیۆنە لەم یەک دایرەی گەورە لەم هەرێمە ئێم پارانە بۆ کوێچێ کاکە هەمویان بردە دەرەوە هەموو سەرۆک و سامانی وڵاتیان دزی پارەی مەسئولین هەر ڕقەمەکانی زیادەکە حساب بانقیەکانی ڕۆژ بەڕۆژ زیادەکە شەریکن لە هەموو شتێکە کۆمپانیا دروستەکان بۆ نەوت بۆ ئاو بۆ زبڵ و خۆڵ و خاشاک کۆمپانیا دروستەکان بۆشتی سیر و سەمەرە بانکیان دروست کردووە کوڕە هەموو شتێکیان کردووە خستەخانایان کردووەتەوە مەکتەبی ئەهلیەکەنەوە زانکۆکەنەوە ڕێکخراوی خێرخوازیەکەنەوە شتی سیر و سەمەرەکەنەوە بە پارەی میلەتە ئێ پارەکە بۆ نایبی دەی بە میلەت بۆ ڕێکخراوێکی خێرخوازی داناوە چەند ملیۆن دۆلاری مانگانادێ ئەوەی کە خۆت مەبەستت بێ ئەوانە لێ سوودمەم بن پاران لێ و فەقیر وەژارەکەی تریش کە سەر بە کەس نیە و کەس ناناسیە و بێلایەنە و داماوە و کرێچیە و قەرزارە و نەخۆشە و بێوەزع ئاوڕێکی لێ نادێەوە ئەمانە کێ حکومەتداری بەخوا نەخوا لێیان قوڵەکە نەمیلە لێیان قوڵەکە نەمێژ و ڕەحمیان پێکە داهاتوێکی زۆر خراپی شاوڕوانیانەکە یعنی و حقیقەتێکە مێژوو پێمانەڵێ حەزەکەم ئەم برادرانە زۆر باش بزانن ئەم کارەی ئەوانەیەکەن ئەم زوڵم مستەم و چەسانەوەی ئەوانەیەکەن کۆمەڵێک مستەفیدە زۆرینەیەکیش بەڕاستی بە ناخی ئەرزا ڕۆشت باش بینە سەر ئەوەی کەوتت لە قۆناغی داهات و داهاتین ناوخۆنەوتیان لێ دەستێنن ئەی بۆ تەوتینێکە چووکە بە پێی نووسراوی دادگای فیدراڵی بڵ نووسراوی وەزارەتی دارایی کە لە 28 مانگە ڕابردوو کراکەتی دەڵی پشکێریم تاوە دەڵی حکوومەت هێرێم تەوتینەکەشی نەکردووە ئەنی خۆی دەبێت تەوتینەکەش بکرێت لە قۆناغی داهات و چووکە ئێستا تا ئێستا ژماری میشیان بە پێی نووسراوی وەزارەتی دارایی نەکردو لەم تەلەڤیزیۆنەوە لە پارەوەی مەباسیم تەوتینەمان کردو لە چەند کەناڵی تری هوتومە بەڵێ تەوتین بڕیاری دادگایە هەرێمیش باش دەزانێ و هەموو ئەوانەی لە قانون و سیاسە دەزانن بڕیارێکی دادگای فیدراڵیە ئەبێت جێبەجێکرا بەڵام جارێک تر لەمەشا سیاست لە دادگای بردەوە وەکو هەموو شتەکانی تر باش یەکێتی و پارتی لەگەڵ بەغا ڕێککەوتن کە ئەم تەوتینە دواخ بەغاش قبولی کرد لە پێناوی سەڵاتدارانی حکوومەتی عێراقی بەڵێ دا حکوومەتی بە عێراقیش قبولیان کرد لە پێناویەوەی ئەمان پشگیریان بکەن و دەنگیان پێ بدەنەوە لە هەڵبژارنی داهات و پشگیریان بکەن و بڕیاری دادگا پێشەل کرد باشکرا بۆیە بڕیارەکە هەر زیندووە ئەی بۆ تەیفسامی دوێنێ و پێرە دەڵێ لە 28 پێنج دەڵێ تەوتینیان نەکردووە پێی بەراری دادگای فیدراڵی منی ژەڵم تەوتینیان نەکردووە تەیفسامی ژێڵێ و تۆ شەیلەی هەموو مۆزەفەکانی ژێڵێن و ئەڵێن بە پێی دادگا بێ بکرێت بەزەم ڕێککەوتنەی کە تەوتین ناکەن لەسەر و تەیفسامیەوە کراوە نە حیزبەکەی تەیفسامی کردوێتی نە مەزهەبەکەی تەیفسامی کردوێتی نە تەیفسامی ئاگای لێتی یەکێتی و پارتی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و تەحالوفی شیعی ڕێککەوتون کە کاکێمە تەوتین ناکەین ئێستا لە زەرەدمانە و لە مقابل ئایە مەشتی ترتان بۆکەین و ئەو بێنە دەست ئەمە ئەستی ڕێککەوتن بەس ئەمە هەرماوە ئەمە بڕیاری یاسا هەرماوە
هەموو ڕۆژێ بۆی هەیە تەیفسامی بڵێ کوا بڕیاری ئەم یاسایە بۆی هەیە بە سەرۆک وەزیرانەکەشی بڵێ بۆ جێبەجێ ناکە بۆی هەیە بە ئێمەش بڵێ ئێمەی میلەتی بۆمان هەیە بڵێن بۆ جێبەجێ ناکە دواتر هەر باقیە هەر دەقەیەکیش بکرێکرێەوە ئەگەر بشکرایە کێشەی موچەمان حەلە بوو ئەگەر بکرایە سابقا نەیەتوانی بڵێ حەو مانگی تر وەرە کێشەکەی حەلکە نایدەم ئەگەر بکرایە نەیەتوانی بڵێ مانگی پێنجە نایدەم لەگەڵ ئەوانەی بەغا خرا حسابانقێکەوە خەڵک ئێستا وەریشی گرتبوو ئێمانیش نایکەن ئەی بەچی گەمەی سیاسی بکەن یاری بە شعوری خەڵک بکەن بڵێن ئێمە بەرپرسین و هەین و نان و ئاوتان بەدەست ئێمەیە یعنی نعوذ بالله خەڵک بە کۆیلەی خۆیان نەزانن ئەڵێن ئەگەر تەوتین کرا خەڵک منەتی بە ئێمە نامێنێت چه معاشەکەی وەرەگرەوەی تر حکوومەتی هەرێمی بۆچی ئەگەر خەڵک لە کاتی خۆیان موچەکەی لە ئەیتیئەمێکەوە ڕاکێشێ و لە حسابانقێکی تایبەت بەخۆیەوە ئەو کاتە وەڵام لەوە چه نەزانێت وەزیری دارایی چیە وەزیری دارایی بۆ چیە یعنی هەر ناوی چییە بۆ چێتی دەبێت ئێستا ئەگەروانە بێ مەجبور ئازانێت سەرۆکی هەرێم چیە و سەرۆک وەزیران چیە و وەزیری دارایی چیە و سەرۆکی حیزب چیە و یعنی میلەتەکەوای لێ هاتوو ئیشی پێێتی گوێ بگرێ ئەو کاتە گوێ بۆ ئێمەش ناگرێن نەم بەرنامەی بۆ چییە بەجددی بەس نایکەن ئەم حیزبانەی دەسەڵات مانەوەی خۆیان قازانجی سیاسی و ئابووری و هەموو شتێکیان هەیمەنان لەم بڕیارە بوو کەنەیکەن ڕێگر بوون بەڵام دوجار ئەمەی من ئێڵم ئەوەیە ئەم بڕیاری دادگای فیدراڵی هەر جێبەجێ ساڵی داهاتوە بە هەموو بەرگەکانیەوە حکوومەتی ئایندەی عێراق ناچار بێ ئەو بڕیارە جێبەجێکە چونکەوە تاکە چارەسەرە بۆ ئەم کێشەیە ناکرێ مۆزەفی هەرێم لە هی بەغدا جیابێ و ناشکرێ مۆزەفەکانی عێراق لە بانقە فیدراڵیەکان وەریگرن کاڵێن بانقی فیدراڵی ئەمانە بانقی هەرێمیش و هی بەغداشن هەموو شتێکی فیدراڵی هاو بەشە باشە ئێمە لەو بانق هاو بەشە بۆ ئێمە شاوڵاتی ئەمە بۆ وەری نەگرێ بە پێی کامیان ساعتون نێوەتان جا کردوتەوە ئێمە لە بانقاهلەکان وەریگرین کە حیزبەکانن بەڵام موچەخۆرێکی عراقی لە بانقە فیدراڵیەکان وەریگرێ ئەو بۆی هەبێ هەموو سلفەیە وەرگێ ئەم لێرە بۆی نەبێت سلفەیە وەرگێ ئەو هەموو مانگێ لە 20 مانگا مەعاش وەرگێ ئەوە ئێمە لە 20 مانگی دوایی یاوەریگرێ دوای یەک مانگیش لە حربی نەفسی ئەرێ هات نەهات ئەدرێ نادرێ ینی بەڕاستی حاڵەتی بینی سەر ئەو کۆبوونەوەی دوێنێ حیزبەکان لەسەر بانکێشی پارتی کرا سەرنجی بوو لە سەری و سەبارەت بە بەشداری نەکردنی هەندێک حیزب بۆ لەناویشاندا ئێوەکو کۆمەڵی دادگەری بەشداریتان نەکرد چی لێ خوێندەوە چکە پێشتر هەڕەشەی وا دەکرا پێشبین دەکا بڕیار بن لە بەغدا بکشێنەوە بەس سیرمان کرد بەیانامێکی زۆر نەرم بوو زانی کۆبوونەوەیکی زیاد بوو کۆبوونەوەیکی زیاد هەر زیاد بوو هیچ پێویستی نەکرد کۆبوونەوەکە ئەگەر حیزبەکانی استیجابیان هەبوایە ئەوە نیە چولێک حیزبی تێدا بوو قوربان ئەو حیزبانەی کە من لەگەڵ ڕێزم بۆ هەموو حیزبێک هەموو تاکیکیش خەباتی خۆی هەیە خۆی گەورە لە قورئانە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم شتی خەڵک بەکەم نەزانین بەڵام ئەمڕۆی لە مەیدانەکە بێ ئەو حیزبانن کە ئەندامیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان بە دوکانی سیاسیان دەزانی ئەوانە بەشێک لەو حیزبانە بڵێ ئەو حیزبانەی کە ئەندام و نوێنەریان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان ئەمانە حیزبی گرنگن کە لەم پرۆسەیە بەشدار بن کاتێک کە کەسیان نەچووی استیجابەی نەبوو ئەگەر هەمویان بچوونایە سەرکردەکانیان سەرۆکی پارتی خۆشی بەشدارە بوو بۆی بەشدار نەبوو بۆیە حیزبە سەرەکیەکان نەڕۆژ حیزبە سەرەکیەکان و سەرۆکەکانیان نەچوون سەرۆکی پارتی خۆشی بەشداری نەکرد کە بەشداری نەکرد بۆ خۆی ڕۆرە کۆبوونەوەکە بە مردووی لەدایک بوو نەتیجەی نابێ هیچ پێویستیشی ناکرد تۆ ئەتەوێت کێشەت هەیە لەگەڵ بەغا ئەتەوێ پەیامێکی گرنگ بە ناوی خەڵک کوردستانەوە بێ بە بەغا پەرلەمانێکت هەیە کە خەڵقی کوردستان هەڵی بژاردووە ئەوە مەرجعی تۆیە بۆ نایە ئەم پەرلەمانە زیندووکەیەوە و وەفدێکی پەرلەمانی بنێری بۆ نایە حکوومەتێک دروستکە هەر کار بەڕێکەرە نازانین لەکەیەوە بەسەر چووە بام حکوومەت و پەرلەمانە بچەی شەکە بکە حیزب بۆ چێ کۆیەکێ بکات پەرلەمانت هەیە بەس تۆ پەرلەمانەکە سوک کردووە نایاڵی دانیشێ کارای ناکەی دوورنیارە هەڵی شۆشێتەوە بەڕاستی ئەگەر سیاست ڕێگر نەبێ بە پێی یاسا بە پێی دەستوری عراقیە بێڵۆشێتەوە ئەم پەرلەمانە بەڵام بەسەکەم سیاست ڕێگر بێلەوەی ئەمان وەکو حیزبێکێتی و پارتی لەگەڵ بەغا خەریکین کە نابێ بێڵنەوەی شە بکرێت ئەگەری شێ هەڵبۆشە ئەگەر یاسایی و دروست ئەوەی کاڵ بەس لە بەرژەوەنی خەڵک دێ هەڵبۆشێتەوە هەڵبژاردن و بێگومانم لەوەی ئەگەر هەڵبۆشێتەوە کە پەرلەمانێک کارە نەبێ هەڵۆشانەوەی باشترەکە باشترە ئەچوو ئەمانە بۆ نایەن پەرلەمان کاراکەن حیزب بۆچی کۆکردەوە باش جاکۆیان کردەوە نەتیجەکەی چی بوو چی ئەەکەی
هەڕەشە لە کێ ئەەکەی هەڕەشەیە کە لە زەرەری خۆت بێ یعنی ناتوان بکشێنەوە لە بەغدای سەپاتی لەوێ وەزیریان هەیە جاگەرە توانن با وەزیرەکان بکشێنەوە بۆ نایکشێنەوە نەخێت ئامادەنین وەزیرەکانیان بکشێت باشە کە تۆ ئەندە گرنگی تۆ ناڵی گرێ بەستی 100 ملیاردیم کردووە باش آخر مەبلەغێکی زەخمە 100 میلیارد 100 میلیارد دلار 100 میلیارد بۆ ساڵێک پێویستم بە 10 میلیارد دلار بۆ موچەی موچەخۆران بۆ ساڵێک تۆ گرێبەستی 100 میلیارد دلاریت کردووە تۆیش چیە بە بەغالەیە پاڕێەوە موچەم بەرێ و بە دوای سامی کەوت وەرە بە خۆت لەمە پارە بە و موچە و داهاتی خەڵک جێبەجێکە و خەڵقی سەربەرزانە ئەژی و ئەو کاتە کەرامەتەکەش لە جێ خۆیە بێ و کەسیش داوای پارە ناکە و ئەو کاتە توانی مەرجی تر بەسەر عێراق فەرسکەی و یکە تۆ بخۆت هیچت پێ ناکرێ ئامادەنین لە گیرفانی خۆ دینارێ خەرجکەی ینی هاتووی هەڕەشەی چیەکەی باشە تۆ بۆ پەرلەمان و حکومەتەکە دوو وڵایە بوو ئەم کۆبوونەوەی حیزبانەی دوێنێ باسییان لەو کردایە کاکە هاتوین بزانین پەرلەمانەکێکەوە بێتەوە ئێوە یەکێتی پارتی کێ ڕێیەکەون ئەم حکومەتە دانێن لەسەر چی ڕێگەکەون بۆ ڕێک ناکەون هەو مانگە چیەکەن بۆ خەڵک خەڵەتاندن وڵای ئێمە خەریکی هێنین ڕژنووسی حکومڕانی فەلسەفەی حکومڕانی بەڵێ دیدگای حکومڕانی بە دیدگای حکومڕانی و فەلسەفەی حکومڕانی و با بە خەڵەتاندنەوە فەلسەفەی چی دیدگای چی و لەوە شەڕی پۆست و دەسەڵات و کورسیتانە و کارنامەکانی حکوومەت هەمووی بێنەیەک عیبیتیانێ بەزەوە جێبەجێکەن وڵات دەوڵەتێکە بین لە نمونەی هەرە دەوڵەتە دیموکراسی و پێشکەوتەکانی دنیا لەسەر کاغەز عیبمان نییە دیدگای دیموکراسی چشتی و ئێوە شەڕی پۆستانە و شەڕێوەتانە کێ سەرۆکی هەرێم بۆ کێ سەرۆکی پێت باش بوو هەندێک لایەن وەزیری ناوخۆ چەند خولەکێکمانەوە پێت باش و کاک تۆرندێک لایەن بەشداریان نەکرد ئەو کۆمەڵی داگەری ویلایەنەکانی من هەموو پێویست ناکە بچن بۆ کۆبوونەوە من هەر کۆبوونەوەکەم بە زیاد زانی بەڕاست بەخوا قاوە خواردنەکەش خەسار بوو کە خواردیان پێویستی نییە کە شتێکی زیاد بوو ئەبوو بە هیچ شێوەیەک نەکرێ ئەوەش پێم وازەرە دەکەن لە میلەت کەوت ئەسەر بوو جێ میلەتە و مەسرەفە کراوە شتێکی زۆر زیاد بوو ئەو حیزبانەی نەچوون باشیان کرد ئەبوو ئانی تریژ نەچوونایە چەند هەرموو حیزبێک ئازادە هەر کە زەریگای خۆیەوە هەندێک حیزبیش بە فرسەت یەزانێت لەوێ جارێککە خۆی دەرخا کە لە شوێنی تر کەمتر بۆی هەیە دەرکەوێ لە پەرلەمان و حکوومەتان نیە دەنگی نێناوە لەوێ خۆی دەرەخە ئەوانە ئازادن بەڵام نەتیجە ئەم حیزبانەی تر بەڕاستی چوونیان غەڵەتێکی زۆر گەورە بوو ئەگەر بچوونایە خواستی خەڵقیشە چونکە کۆبوونەوە هیچ دەوری نەبوو ئەنجامەکەشی دەریخست ناتوانێت شتێکە تۆ پەرلەمان و حکوومەتەکەی خۆت کاراکان جەبڕۆ داوای مافەکانی خۆت کە هاتووی داوای چیەکەی کاکە جا تۆ کە خۆی دادگا داوات قەید کردووی ترم کۆبوونەوە بەرفراون شتەی بۆ چییە ئەی بۆ لە شتی تراکە ئاژاوەکان دروستەکەی پرزبەیەک حیزب ناکەی ئەی بۆ کەپارەکەی خۆی ئەدزی ئەی بێت دەرەوە پرزبەیەک حیزب ناکەی ئەی بۆ کە وەزیرە دانێ و حکوومەت دانێوەچی بۆ گفت و گۆ پرزبەیەک حیزب ناکەی ئەی بۆ کۆبوونەوە تایبەتەکان نوێنەری یەک حیزب نابێت تۆ حیزب لە چیا خوێندوەوە بەدەو کاتانەی کە لێ دەقەومی پەر نابوو حیزبەکانە بێ بۆی کە بڕیارێکت دا بڵێ ئۆباڵی باسوە حیزبەکانی تریش هەر بۆ ئەوەندەیە کە ینی لە گوناهەکە لەگەڵ یاوێ بڵێ ئۆباڵی باسوێت تۆ تۆشم لەگەڵاوی هەر بۆ ئەوەندەیە بڕایەوە ئەجینا تۆ کەی پرست بە حیزب کردووە کەی ڕێی حیزبت وەرگرتووە و کەی هێشتوتە حیزب لە بڕیاری سیاسیە لە وڵاتت یا بەشدار بێ ئێستا تیوکانەکەیەوە ئەتێ لە پەنایەوانەوە مەرامێکی خۆت جێبەجێکەی ئەوانەی کە نەچوون باشیان کرد با تۆ پرسیارم بگەشتبینی لەوەی کە موچە تاڵ بژارنەکەش ئایا نەفۆتێ ینی کێشەی بۆ دروست نەبێتەوە جارێکی تر سە بۆ مانگی پێنجەوە بەڕێز دەڵی پێشدەژن دێت چۆنە ینی چی بکرێ بەوەی کە بێکجاری چارەسەر بکرێت من گەشتبینم بەوەی کە موچە هەردێ باش موچە ئەدرێ بەڵام هەموو جارێ ئەم سەرەشەی توشمانەکەن جوڵەی بەرپرسانی هەرێم هەتا بجوڵەنەوە خەسارەیەگەدەن هەتا قسەیە بکەن زەرەدێکمان لێ ئەگەر خۆزگە بێ دەنگ بن خۆزگە هیچ بڕیارێک نەدەن خۆزگە هیچ هەڕەشە و قیرەقیرێک نەکەن خۆزگە قسەیتیانەکەن هەر وەفدیژە نێرن لە جێ خۆی بڕوە کە کێشەیەکیش هەبوو پەرلەمانتارێک لە بەغا بنێرن کە حەسانەی هەیە بۆی هێ بچێتە ناو پەرلەمان بۆی هێ بچێتە ئەنجومەنی وەزیران بە احترام و قسەکانی خۆی بکە ئەو پێ باشترە بەڕاستی من لێرەکەی ژنیم چی پەیاناتم لێرەوە مەگەر ئاژاوە دروستکەم لەبەرەوە تکایە من داوا لە بەرپرسانی هەرێمەکەم بۆی موچەکە بێ بدرێ بە دەستور بە یاسا بە فشاری وڵاتانی دەوروبەر بە فشاری میلەتیش کەس ناتوانێت موچێ میلەتە بخوا بەس واز لە بەغا بێنن پیاوی چا بن تێکی مەدەن مەجوڵێنەوە قسەیتیا مەکەن وتار مەدەن تەسریح مەدەن هەڕەشە مەکەن پابەندی بڕیاری دادگا مەکەن کۆرە بڕیاری بادگا بە زۆر بەسەرانە جێبەجێکن باز لە یاسا بێنن با سەروەر بێ و مەجرای خۆی وەرگێ موچەی خەڵک دێ ئەش درێ بەڵام هەموو جارێ ئەمان هەنگاوێگەنێن موچەکەمان جێک دواخ بەڕاستی ئەمانە بەرپرسن لە وەزایکە هەیە و بەغاشیان تووشی حاڵەتێک کردو مەجبورە بە کاردانەوە ئیشەکە بەغا خۆی بارودۆخی تاوانیە
جەکە کە تۆ چاوەڕێکی لە بەغاکەی بەغا لەوە چه حەزکە هەرێم هەر نەمێنێ ئێستا تۆ هاتوویتەوێ پارەش باتێ و تهدیدیشی بکەی یعنی بەڕاستی ئەو بەیەکەوە ناستێک سپاس دەکەم زۆردارا محەممەدەمین دامیان زمانی دامزرانی کۆمەڵی گریمانمان کردی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ